هەوڵەکان بۆ جێگرتنەوەی وزەی نەوت و غاز لە هەرێمی کوردستان بەردەوامە. بۆ ئەوە ژمارەیەک لە ڕێکخراوەکانی بیانی لە هەرێمی کوردستان چەند پرۆژەیەکیان ئامادە کردووە. ڕێکخراوی جیئایزێتی ئەڵمانی بە هاوکاری یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان لە هەوڵی ئەوەدان ئەو پرۆژەیە بهێنێتە هەرێمی کوردستان. سەرۆکی یەکێتی و هاوردە و ناردنکارانی کوردستان دەڵێت لە ئیسادا ژمارەیەک لە کارگەکانی هەرێمی کوردستان بەهۆی خەرجی وزەوە بە تایبەتی لە وزەی کارەبا داخراون. بەڵام ئەگەر ئەو پرۆژەیە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت و پشت بە وزەی خۆر و ئاو ببەستن بۆ بەرهەمێنانی کارەبا، ئەوە جارێکی دیکە ئەو کارگانە و ژمارەیەکی زۆر پرۆژە دەکەوێتە سەر پێی خۆی و بەکاردەخرێنەوە. کە وزەی خۆر بۆ ئەوەی بتوانێت جێگرەوەی وزەی کارەبا بێ و بتوانین ئێمە سوودی لێ ببینین و لەمە دووە ئەو پرۆژانەی کە دروست دەکرێ زیاد سوود لە وزەی خۆر ببیندرێ و بە شێوەیەکی ڕاستەوخۆ پرۆژەکان و ئەو یەکە نیشتە جێبووەکان و کارخانەکان بۆ ئەوەی کەوا بتواندرێ زیاتر ئاوەدانی و بەرهێنانی گەورە بکرێت لە کوردستاندا. ڕاوێژکارێکش لە وزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت وزەی خۆر و ئاو لە ئێستادا بە وزەی 2 ڕۆژ دەناسرێت. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی کارەبا گرنگی زۆری پێدەدەن و پلانیش هەیە لە هەرێم جێبەجێ بکرێت، چونکە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان لەبارە بۆ دانانی ئەو پرۆژەیە، لەگەڵ ئەوەشدا پرۆژەیەکی خاوێنە و دۆستی ژینگەیە. وەزارەتی کارەبا و بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا احتیمامێکی زۆر هەیە لەو ڕۆوە و پلان هەیە کە ئەو بوارە پێش بخرێ لەبەر ئەوەی ئەوانە بەدیلی نەوت و غازن بۆ بەرهەمهێنانی کارەبا و هەروەها خاوێن ڕاگررتنی ژینگە، چونکە ئەوانە هیچ کاربۆن دەرناکەن، بەڵام سوتەمەنی شل بە تایبەتی دوو هەندەی غازی سروشتی کاربۆن دەرەکە، بەڵام وزەنوێبەکان دۆستی ژینگەن. لە ئیسادا لە تەواوی جیهان هەوڵەکان بۆ بەرهەمێنانی کارەبا و وزە بۆ ئەوەیە کە پشت بە سەرچاوەکانی ئاو و خۆر ببەستێت، چونکە بەرهەمێنانی لە ڕێگەی ئەو سەرچاوانەوە خەرجی کەمە و خاوێنە و ژینگە پاک ڕادەکرێت. لەگەڵ هەموو ئەوانشدا تەکنۆلۆجیای تازە پشت بە وزانە دەبەستێت. سیروان حوسێن، کوردستان نیوز، هەولێر.